خێزان بناغەی کۆمەلگایەکی چەند دروستە و یەکەم قوتابخانەشە کە مرۆڤ تێیدا فێری بەها و ڕۆشتە بەرز و باڵاکان دەبێت و ئاسوودەیی تێدا بەدەستهێنێ ناوەندێکە بۆ ئەوەی کە تاکەکان تێیدا بە ئاسوودەی و ئارامی بژنووە بەیەکەوە ڕێز و خۆشەویستی و ئاڵوگۆڕ بکەن و کاریگەری لەسەر ژیانی ئەو تاکانە هەبێت کە دەژین. جا لە ئێستادا لە دنیای نوێدا بەهۆی و ئاڵنگاریانی کە هەیە بەهۆی ئەو قەیرانانی کە هەیە بەهۆی ئەو جنجاڵی کە دروست بۆ مرۆڤ و شێوازی ژیانەوە گرفتەکان زۆرن کە لە خێزاندا ڕوەدەن و مرۆڤ ئەتوانم بڵێم شەیدا و بە دوای هەمیشە ئاسوودەیە دەگەڕێ و زۆر جار ئەوهۆ کارانەی لێون دەبێت کە ئاسوودەیی بۆ خۆی و خێزانەکەی دەهێنێ. بزانین گرنگترین شت چییە بۆی کە ئێمە ئاسوودەی بگەڕێنینەوە بۆ خێزانەکانمان و تێیدا خۆمان هۆکارێک بین بۆ بەدەستهێنانی ئەم ئاسوودەی و دروستکردنی و بڵاوکردنەوەی ڕێز و خۆشەویستنەوە ئەم تاکانی کە لەناو خێزاندا هەن و بزانین چ کاریگەریێک لەسەر ئەو خێزانە دروستەکە کاتێک ئەم ئاسوودەیە بوونی دەبێت. باسیێن بابەتە دەکەین با میواداری بەڕێز یاسین زەنگەنە ڕاوێژکاری خێزانی کە لە ستۆدیۆ لەگەڵمانە بخێرێ مامۆستاگیان سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. سپاسانەکەم دەستان خۆش گەر بڵێن کۆڵەکەی ئاسوودەی خێزان لە چیدا خۆی دەبینێتەوە ئێوە پێتان وایە چییە؟ بەڵێ بە ناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سپاس و دەستخۆشین بۆ بەرنامەکەتان و بەڕێستان و کەناڵی ئاسمانی پەیام هەیە کە ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە نێو ڕاگەیاندنی کوردیدا. لە ڕاستیە مرۆڤ بە درێژایی مێژوو بە درێژایی ژیانی بە دوای ئاسوودەی داوێڵە بە دوای ئاسوودەیدا دەگەڕێت. مرۆڤ بە درێژایی ژیانی دەوێت ئاسوودە بێ لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی خێزانیەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی جەستەییەوە، لە هەموو بوارەکانی ژیاندا مرۆڤ بە دوای ئاسوودەییدا ئەگەڕێت. بەڵام ئاسوودەی ڕاستەقینە ئەبێ ئێمە بیدۆزینەوە بزانین چۆن ئاسوودەی ڕاستەقینە دەدۆزرێتەوە. ئەگەر وت بینەوە لە دەقەکانی قورئان و فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئاسوودەی ڕاستەقینە لە ڕووی دەرونی، لە ڕووی جەستەیی، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی ژیانی خێزانی کە مەبەستی بەرنامەکەیە لەوەدا خۆی دەبینێتەوە ئێمە پابند بین بە پایەکانی ئیمان و پایەکانی ئیسلام و قیەم و بەها و ڕەوشتە ئیسلامیەکان. ئەو کاتانەی کە پابندین بە دەقە شەرعیەکانەوە ئەبینی ئاسوودەیی خێزانی، ئاسوودەیی دەرونی، ئاسوودەیی جەستەیی، ئاسوودەیی کۆمەڵایەتی بەڕاستی دەمانگرێتەوە و کەسێکی ئاسوودە ئەبین. سەرەتا بێ بزانین ئاسوودەیی واتە چی؟ بمانەوە لە هەر مەبەستێ تێگەین، لە هەر بابەتێ تێبگەین سەرەتا پێویستە پێناسەیەکی بکەین، پێناسەیەکی کورت و پوخت. ئاسوودەیی دۆخێکی دەرونیە، دۆخێکی دەرونی ڕۆحی ئارامیە. مرۆڤ هەستەکە کە هاوسەنگی هەیە لە ژیانیدا، هاوسەنگی پێویستە لە ژیانی مرۆڤدا. ئەم هاوسەنگیە وای لێکە دوورە لە ترس و بیم، دوورە لە دڵە ڕاوکێ، دوورە لە خەم خواردن بۆ کۆمەڵە شت کە لە ڕاستیە پێویستە کە خەمی بۆ نەخۆی. ئەم حاڵەتە هاوسەنگیە لە ژیانی مرۆڤدا ئەوە هاوسەنگی بۆ دروستەکە. ژیانی خێزانی کێکە لەو بابەتانەی کە مرۆڤ بە دوایدا دەگەڕێ چۆن ئاسوودە بین لە ژیانی خێزانیدا. ئەبێ بزانین ئاسوودەی بە موعجیزە نایەتە دی. ئاسوودەی دۆخێکی ناوەکی ئینسانە. هەنگاوی یەکەم ئینسان ئەبێ خۆی ئەو ئاسوودەییە دروستکە. ئاسوودەی ئەمە نییە کە ئینسان کێشە و قەیران و گرفتی تێدا نییە. بۆیە ژیانی خێزانەکان هەر لە ماڵی پێغەمبەران و سەلامی خوایان لێبێ ئەبینی کێشە و گرفتی خێزانی هەبووە. ئەمە بەڵگەیەکە بۆ ئێمە تێبگەین کە ئاسوودەی خێزانی مانای ئەوە نییە ئەو خێزانانەی کێشەی داراییان نییە، کێشەی کۆمەڵایەتیان نییە، کێشەی کەسیان نییە، مانای ئەو خێزانانە ئاسوودەن. وەڵکو ئاسوودەی سەرەتا بڕیارێکە مرۆڤ ئەبێ خۆی ئەو بڕیارە بە. دۆخێکی ناوەکی ئینسان خۆیەتی ئەبێ ئیش لەسەر ئەو دۆخە بکە. بۆ ئەمە بەسێمە کۆمەڵێک کلیلمان هەیە. چۆن هەموو دەرگایەک کلیلێکی دیاریکراوی هەیە یان کۆدێکی هەیە، هەموو قوفڵێک کۆدێک کلیلێکی دیاریکراوی خۆی هەیە. ئاسوودەی خێزانی بەختەوەری لە ژیانی مرۆڤدا کۆمەڵێک کۆدی هەیە، کۆمەڵێک کلیلی هەیە. ئەبێ ئێمە ڕەچاوی ئەو دۆخ و کلیلانە بکەین لە ژیانماندا بۆ ئەوەی بتوانین ئاسوودە بین و بەختەوەر بین لە ژیانی خێزانیماندا. بێگومان مامۆستا ئەگەر بناغی خێزان دوو هاوسەر تا چەند ئەتوانن
ڕۆڵیان هەبێت لەوەی کە ئەم ئاسوودەیە ئەگەر بەدی بهێنرێت و بە جۆرە جۆرەکان کێشۆگرفتەرە بێت بە جۆرە جۆرەکان کێشۆگرفت زاڵە بێ بەسەر خێزانەکەیە تا چەند ئەبێتە بناغەیەکی گرنگ بۆ منداڵەکانیش کە بە ئاسوودەیەوە بژین بە ئاسوودە و بە بەختەوەریەوە لە دوا ڕۆژە هاوسەرگیری بکەن. هەنگاوی یەکەم بۆ ئاسوودەیی بریتێ لە هەنگاوی سەرەتا ئێمە کێ ئەکەین بە هاوسەری ژیانمان. ئەمە هەردوو ڕێگەس بۆ کوڕان و کچان ئەبێ بەڕاستی ئەم بڕیارە ئێمە کۆمەڵی بڕیارمان هەیە لە ژیانە بڕیارە قورسەکەی پێوترێت. یەکێ لە بڕیارە گرنگ و هەستیارەکان لە ژیانی مرۆڤدا بە هەردوو ڕێگەزەوە بریتێ لە پرۆسەی هاوسەرگیری. ئەبێ بزانین کێ ئەکەین بە هاوسەری ژیانمان. دەڵێن جارێکیان گەنجێک ئەچێ بۆ لای کەسێکی دانا و حەکیم ئەڵێ منداڵێکی تەمەن 6-7 مانگم هەیە ئەمەوێت لە ڕووی پەروەردەیەوە چی بۆ بکەم؟ ئەمەوێ پەروەردەیەکی باش بێ پیاوێکی چاک و ساڵحان بێ بۆ داهاتوو. ئەم کەسە حەکیم و دانایە پێڵێ تۆ زۆر دواکەوتی. ئەلێ خە تەمەنی 6 مانگە ئەلێ پێش هاوسەرگیری ئەبێ بزانێت تۆ کی ئەەکەی بەدایکی منداڵەکەت. کچان ئەبێ بزانن کی ئەەکەن بە باوکی منداڵەکانیان. ئاسوودەی لەم خاڵەوە دەستپێکە. ئێمە لە ژیاندا کی ئەەکەین بە هاوسەری ژیانمان ئەمە خاڵێکی بنەڕەتیە بۆ ئاسوودەی. بەڵام ئەوانەی کە هاوسەرگیری کردووە ئەبێ بزانێ ئێستا چۆن مامەڵە لەگەڵ هاوسەرەکەی داکە. ئەو کلیلانە چین کە ئێمە لە میانەیەوە ئەتوانین ئاسوودە بین بەختەوەربین. ئاسوودەی جیاوازە لە دڵخۆشی. ئەلێ فڵان کەس دڵی خۆشە دائیمەن دڵخۆشی بۆ ساتە وەختێکە. جاری وا ئینسان خانوویەکی کڕیوە ئۆتۆمبیلێکی کڕیوە شتێکی کڕیوە بۆ ساتە وەختێ دڵی خۆشە. بەڵام ئاسوودەی دایمەن دۆخێکی ناوەکیە. جاری وا ئینسان لە نێو نەبوونی و هەژاری و قەیراندایە. وەکو زانایانی پایە بەرزی ئیسلام لە ناو زیندان و ئەشکەنجە و ئازار بوو بەڵام هەستیان بە ئاسوودەی و بەختەوەری کردووە چونکە زانیویانە لەسەر حەقن زانیویانە خاوەنی ئیمان و قیەم و ڕەوشتێکی بەرز و باڵان. وی ئەم دۆخە ناوەکیە پێویستە ئینسان لە ژیانی خێزانیدا بیپارێزێ چونکە وەکو ئاماژەمان پێکرد خێزانەکان بەردەوام کێشەیان هەیە گرفتیان هەیە قەیرانیان هەیە ناخۆشی و ناڕەحەتی بە تایبەتی لەم قۆناغ و سەردەمەدا کە کێشەکان زیاترن لە چاو قۆناغەکانی ڕابردوودا. ویە ئەبێ بە دوای ئەو کلیلانەدا بگەڕین بۆ ئەوەی بتوانین ئاسوودەیی خێزانیمان دەستکەوێت. چی دەبێتە هۆکاری نەمانی و ئاسوودەیە لە ناو خێزاندایان شێواندنی؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە حاڵەتێکێک کەمتر لە نێو کۆمەلگای کوردیە زۆربەی خەڵکە پیادەکراوە. ئێمە گەر هات و جۆری کەسایەتی یەکتریمان زانی مەسەن دوو هاوسەر بزانێ ئەو ژنە بزانێ جۆری کەسایەتی مێردەکەی چۆنە ئەو پیاوە بزانێ جۆری کەسایەتی ژنەکەی چۆنە. هەر جۆرێک کەسایەتی شێوازێکی مامەڵەی دیاریکراوی هەیە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی خێزانیەوە لە هەموو بوارەکانی تر. بەڵام ئەتوانین بەداخەوە ئێمە کەم هەیە لە ناو خێزانەکانە جۆری کەسایەتی خۆی ناسی بێتەوە هی خێزانەکەی ناسی بێتەوە تا لە میانەوە وا مامەڵە بکە وا هەڵسو کەوت بکە. ئەگەر دۆخی ئەوەمانزانی جۆری کەسایەتی یەکتری مانزانی ئەو کاتە بەڕاستی بە جوانی مامەڵە ئەکەین لەگەڵ یەکە و ئەتوانین ئاسوودە و بەختەوەر بین. بەڵام ئەگەر ئەو دۆخەمان نەزانی ئەبینی بەردەوام یعنی هەوراز و نشیە و کێشە لە ژیانی خێزانیدا زیاتر ئەبێت. بێگومان مامۆستا لە ئێستادا ئەم سۆشیال میدیا و میدیایەک هەیە و وا وێنەی بەختەوەری و ئاسوودەی خێزانەکە کە ئیدی هیچ کێش و گرفتێ نەبێت. ینی زۆر جار گەنجان بە تایبەتی تر لەوانەیە لە سۆنگی ئەو فلیمەوە لە سۆنگی ئەو شتۆوە تێڕوانینی هەبێ بۆ پرۆسی هاوسەرگیریەکەی. بەڵام ئەبێت بزانێت کە لەگەڵیشیدا هەورازمشی زۆری تێدایە ناڕەحەتی تێدایە بەڵام هەر هەوڵی ئاسوودەی بکەم بە تا چەند گرنگە جێبەجێ بکرێ. خۆی لە ڕاستی ئاسوودەی وەکو ئاماژەمان پێ کلیلەکانی ئاسوودەی خاڵی یەکەم بوونی متمانە و دڵسۆزی لە نێو خێزانەکاندا. ئەتا سیقە و متمانە لە نێو ژن و مێردا هەبێ ئاسوودەی خێزانی دروستە بێ. بەڵام ئەبینی لە خۆناغی ئەمڕۆدا بە تایبەتی لە نێو گەنجانە ئەو مەسائیلی متمانە کەم بۆتەوە بەهۆی کاریگەری خراپی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە. وە بێ بەڕاستی ئێمە ئیش لەسەر ئەوەکەین خێزانە بێ ئەو سیقە و متمانە و دڵسۆزیە لە نێواندا هەبێ. ئەمە وەکو کلیلێکی گرنگە. خاڵێکی کا بێ بەڕاستی ژن و مێرد هەست بەوە بکەن وەکو کلیلێکی سەرەکی چاوپۆشیکردن و لێبوردەیی. هەمومان مرۆڤین
ژنان پیاوان کوڕان کچان هەمومان هەڵاکەین. باشترین کەس کە شایستەی ئەمە لێبوردە بین بەرامبەری هاوسەرەکانمانن. هەڵەیەکیان کرد کەم و کورتێکیان کرد وە چاوپۆشیکردن و لێبوردەیی خاڵێکی زۆر گرنگە، کلیلێکی زۆر گەورەیە لە ژیانی خێزانیدا. ئەگەر ئێمە چاوپۆشیمان نەبێت لەسەر بچووکترین هەڵە بچووکترین کەم و کورتی بیکەین بە کێشە بەڕاستی ژیانی خێزانی ئاڵۆز و ناڕەحەتە بێ. وە چاوپۆشیکردن زۆر گرنگە. ئێمە بەڕاستی ئیشی لەسەرکەین. لێبوردەیی خوای گەورە عەفووە، لێبوردەیە، ئەبێ بەڕاستی ئەندازێک لە لێبوردەیی لە مرۆڤەکاندا هەبێ. ئەگەر ئێمە لێبوردە بین چاوپۆشیمان کرد ئەبینی کێشەی خێزانی کەم ئەبێتەوە. خاڵێکی تر کە ئێمە پێویستە ئیشی لەسەرکەین هەموو خێزانە پێویستی بە گفتوگۆی خێزانیە. هەفتانە 2 هەفتە جارێک بە پێی پێویستی لە کەش و هەوایەکی ئاساییدا ئەم ژن و مێردە دانیشن دوور لە سۆشیال میدیا و تەلەڤیزیۆن و کەناڵ و خۆسەرقاڵکردن و ماوەی ساتە وەختێک گفتوگۆیەکی خێزانی تێر و تەسەل بکەن سەبارەت بە ژیانی خێزانی ئاڵنگاریەکان، کێشەکان، گرفتەکان. چونکە ژیانی خێزانی قەت کێشەکان سفر نابنەوە. ئەمڕۆ کۆمەڵی کێشەمان هەیە چارەسەر یەکەین، سبەینێ کۆمەڵی کێشەی کە لە ژیانە ڕوئەدا. مانای سفر بوونەوەی کێشە نییە لە ژیانی خێزانیدا یا لە ژیانی مرۆڤدا، بەڵکو ئەوەیە کە ئێمە چۆن بە شێوەیەکی تەندروست مامەڵە لەگەڵ کێشەکان ناکەین. کێشەکان وەکو نەخۆشیوان. مرۆڤ چۆن مامەڵە لەگەڵ نەخۆشیەکە ئەکا دەست و پەنجەی نەرمەکە، ئابە و شێوازە ئێمە پێویستەکە لە ژیانی خێزانیدا مامەڵەیەکی تەندروست لەگەڵ کێشەکانە بکەین، گفتوگۆیەکی ئیجابی و ئەرێنی ئەنجام بین تا ئەگەین بە ئەنجامێکی دیاری کراو. ئەگەر لە جەلسەیەکە نەگەین چاوەڕوان کەین لە جەلسەیەکی کە ئێمە بگەینە ئەنجامێکی باش. بۆیە گفتوگۆی خێزانی، ڕاوێژی خێزانی زۆر گرنگە لە ژیانی خێزانیدا ئەبێ ئێمە ئیشی لەسەرکەین. خاڵێکی کە هەیە لە ژیانی خێزانیە بەڕاستی ئەوەی ئەرکی خێزانی چۆن دابەشەکرێت. هەندێک لە خێزانەکان کێشەکانیان ئەوەیە بەشێکی زۆری ئەرکی خێزانی لە ئەستۆی ئەو خانمەدایە. کاروباری ماڵ، کاروباری منداڵ، ئیش و کارێکی زۆری بەسەرشانەوەیە. ئەم خاتونە بۆ ماوەیەک مانگێ 2 مانگ 6 مانگ ساڵە تەحەمولەکە بەرگە ئەگرێ، بەڵام دوایی بەرگە ناگرێ، بێتاقەتە بێ. بۆیە بەڕاستی ئەبێ ئەرکی ماڵ کاروباری ئەو خێزانە هاوسەنگیەکی تێدا بێ. کۆمەڵک ئەرکەی ئیشی پیاوانە بێ ئەرکی خۆیان جێبەجێکن، کۆمەڵک ئەرکەی هی خانمانە ئەبێت جێبەجێکن، هاوسەنگیەک بپارێزن لە ئەرک و مافەکاندا. بەڕاستی ئەوە ئاسوودەیی خێزانی دروست دەکات و کێشە و گرفتەکان لە ژیانی خێزانیدا مەسەن کەمەکاتەوە. خاڵێکی کە ئێمە دائیمەن ژیانی ئینسان وایە، لایەنی دارایی تایبەتمەندی خۆی هەیە. ئێمە گە هەموو خێزانێ بودجەیەکی خێزانی خۆی هەیە. ئەمە زیاتر وەکاتە خاتوونەکان. تۆ زانی مێردەکە داراییەکەی لە سنووری 500,000 400 600 مەبلەغێکی دیاریکراوی هەیە. ئەبێ سەقفی داواکاریەکانی تۆ، پێداویستیەکانی تۆ، خەرجەکانی تۆ لە چوارچێوەی ئەو بارەدارایی خۆتا بێت، نەک زیاتر تۆشی قەرز و نەداری و ناڕەحەتی بی. ئەبێ قەناعەت لە خۆتا دروستکەی، چونکە ئەو خاتوونە ئەبێ بزانێ کاتێ تۆ شوت کردو بە کەسێکی دیاریکراو باری دارایی کەسەکە زانیوە. ناکرێسە سەقفی خەرجی و پێداویستی و داواکاری بگاتە 1 ملیۆنێک و 2 ملیۆن و زیاتر و کەمتر، بەڵام لە کاتێکە زانیوتە ئەم مێردەی تۆ مامۆستایەکە فەرمانبەرێکە موچەیەکی دیاریکراوی خۆی هەیە. مانا ئێمە زۆر جار بە هەڵە خۆمان ئەخینە نێو کێشە بۆ خۆمان دروست دەکەین. زانیومانە باری داراییمان چۆنە، ئەبێ لەو سەقفەدا مامەڵە و هەڵس و کەوت بکەین، بەڵام لە هەمان کاتیشا پێویستە ئەگەر توانیمان بە باری داراییمان باشترکەین بە هەلی کار، بە ئیشی تر، بە کاری تر، شتێکی باشە و پێویستەکان. جا ئێمە خاڵێکی تر هەیە بەڕاستی لە بواری خێزانی ئێمە تیۆریەکمانەیە، تیۆری ڕێز و خۆشەویستی یان خۆشەویستی و ڕێز. گرفت ئەوەیە خاتوونەکان بە عەقڵی ژنانە سەیری پیاوانەکەن. خواست و داواکاریەکانیان بۆ پیاوان لە ڕوانگەی عەقڵ و بیرکردنەوەیکی ژنانەوەیە. بە پێچەوانەوە پیاوان لە ڕوانگەیەکی پیاوانەوە دەڕوانە خانمەکان. ئەمە بەڕاستی هەڵەیە. ئەبێ ئەمە ئەو حاڵەتە ڕاستکەینەوە کە خاتوونەکان زیاتر پێویستیان بە خۆشەویستیە، دەربڕینی خۆشەویستی، بە زمانەکانی خۆشەویستی کە ئەمە تەوەرێکی سربەخۆیە، ئەو زمانە خۆشەویستیە بەکاربێن. پیاوان پێویستیان بە ڕێزە. پیاوان کەمتر پێویستیان بەوە هێتەوە گوزارشکەی خۆشەویستەکەم و ئازیزەکەم و ئەم خاڵانە. بێ خاتوونەکان ئەو حەقیقەتە بزانن، ڕێزی مێردەکانتان بگرن، مێردەکانتان ئێوەی خۆشەوێ.
ئەمە خاڵێکی گرنگە. پیاوەکان ژنانتان خۆش بوێ تا ڕێستان لێ بگرن. ئەم نەزەریە بەڕاستی زۆر گرنگە لە نێوان ژن و مێردا. بەشێک لە کێشەکان ئەوەیە ژن بە عەقڵێکی ژنانە ئەوێ پیاوەکەی هەڵسوکەوت کات و ڕەفتار بکات. پیاویش بە هەمان شێوە ئەوێ ژنەکەی خێزانەکەی بە عەقڵێتێکی پیاوانە هەڵسوکەوتکە. ئەمە بەڕاستی دوو تەبیعەتی جیاواز و دوو سروشتی جیاوازە. هەڵەیە ئێمە ئەو جۆرە بیرکردنەوە و کارانە بکەین. وی ئەم نەزەریە ئەگەر هاتو ئێمە بە شێوەیەکی هاوسەنگ لە ژیانی خێزانیدا ڕەچاوی بکەین، ئیشی لەسەرکەین، بەشێک لە کێشە خێزانەکانمان چارەسەرە بن و گرفتی خێزانیمان کەمە بێتەوە. بەڵام وەکو ئاماژەمان پێکرد گرفتی خێزانی حاڵەتێکی هەمیشەیە ڕوو ئەدا و بەڵام ئەبێ بەردەوام دەست و پەنجەی لەگەڵان نەرم بکەین و بە دوای چارەسەردا بگەڕێین. زۆر باشە. گەر بەستێک لە سروشت و تایبەتمەندی جۆری خێزانەکان بکەین. هەندێک خێزانمان هەیە بچووکن، هەندێک خێزانمان هەیە گەورن، هەتاو کەسا لە کۆمەڵگای کوردەواری ئێمەشا هەندێک خێزانی گەورە ماون. تا چۆنێک تایبەتمەندی ئەم خێزانانە کاریگەری لەسەر ئاسوودەی هەیەیان چۆن ئێمە خۆمان لەگەڵ خێزانەکانی خۆمانە بگونجێنین؟ بەڵێ ئەگەر ورد بینەوە لە دەقەکانی قورئانی پیرۆز کە باسی ژیانی خێزانی ئەکا سێ کوچکەیەکی داناوە. بەڵێ لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة. أبيني قرآن باسي حبناك باسي مودأك. مودة بريتيا لخوشويستي كرداري. أبي خاتونا كان بزانن كتو كسي كردو بها وسري جيانت بيويستك ريز و تقديري دايك و باوك و خشك و براو خانوادي ميردكت بگري. أما خوشويستي كردارية. ئەو خاتونە تا چەند ڕێزی ماڵە خەزورانی بگرێت مێردەکەی زیاتر ئەوی خۆشەوێت. ئەمە مەوەدەی خۆشەویستێکی کرداریە. هەروەها لە هەمان کاتیشە ئەبێ پیاوان بزانم تا ڕێز و تەقدیری ماڵە خەزورانی بگرن ئەم پیاوە زیاتر لای خێزانەکەی خۆشەویستە بێ، بە ڕێزە بێ، تەقدیرە بێ. مانە ئەبێ هەردوو هاوسەر هەوڵی ئەوە بن ڕێز و تەقدیر و خۆشەویستیان هەبێ بۆ خێزانی یەکتری. کۆمەڵێ شت هەیە بەڕاستی هێڵی سوورە، نابێ نە ژن نە پیاوی بەزێنێت لە مەسائیلی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە، لە بواری پەیوەندی خێزانیەکانە. ئێمە خاڵێکمانەیە کە ڕەبتی بە پرسیارەکەی جەنابتەوە ئەوەیە کە ژن و مێرد کە هاوسەرگیری ئەکەن هەوڵی ئەوە بن نهێنی هاوسەرگیری بپارێزن، کێشەکانیان تەنها خۆیان گفتوگۆی لەسەرکەن. بوار نەدەن دایک باوک خوشک برا کەسوکار دەسوەردان بکات لە کاروباری خێزانیدا، چونکە دەسوەردانی دایک و باوک عاتفیە. بۆ نمونە ئەگەر کچێک ژنە کێشەیەکی خێزانی هەبێ لەگەڵ مێردەکەیە، ئەڕوا لای دایکی باسیەکە، لای خوشکە گەورەکەی، لای خانەوادەکەی باسیەکە. خانەوادەکەی بە عاتفی بڕیاری بۆدەن، نەک بە شێوەیەکی ژیرانە و لۆجیکانە. کێشەکە چارەسەر ناکەن بەڵکو ئاڵۆزی ئەکەن. وەڵام بەبێ بزانێ ئەو خاتونە بزانێ ئەمڕۆ تۆ کێشەیەکت هەیە لەگەڵ مێردەکەت، ڕەنگە سبەینێ دوو سبەینێ کێشەکەتان چارەسەر بێ، بەڵام هاتی تەقیمێکی ناشرینی مێردەکەت کرد لە ماڵی باوکتە. ماڵی باوکت بۆ هەتاهەتایی وەکو خاڵێکی ڕەش تەماشای ئەو پیاوەکەن. ئەمە بۆ پیاوەکەش ڕاستە. پیاویش ئەبێ بەڕاستی کە کێشەیەکی خێزانی هەبێ نابێ یەکسەر بچێ بۆ لای باوک و برا و دایک و کەسوکاری خۆی، چونکە ڕەنگە ئەوان بە عاتفی بڕیارت بۆ بن. بەڵام ئەگەر هات و قەدەرەن وا بوو شتێکی باشە، ئەگەر تۆ دایکت یان باوکت یان خوشکت برات ڕاوێژکارێکی خێزانی بێ، پسپۆڕێکی باشی هەبێ لەو بوارەدا، ئەکرێت تۆ لەگەڵ خانەوادەکە تا قسە بکەیت. ئەو کاتە ئەوان وەکو دکتۆرە چارەسەری کێشەکانە بۆکەن. وەکوتمانێمەکە باسی کێشەی خێزانیەکەین وەکو نەخۆشیەک تەماشایەکەین، نەخۆشی پێویستی بە چارەسەرە. ئەبینی دکتۆرێک ڕقی لە نەخۆشەکە نییە، ڕقی لە نەخۆشیەکەیە، نەخۆشیەکە چارەسەرەکە. ئەگەر دایک و باوکێ پسپۆڕ و شارەزابێ ڕێزی زاواکەی ئەگرێ، ڕێزی بووکەکەی ئەگرێ، بەڵام کێشەیەکەیە گرفتێکەیە ئەم بە دوای چارەسەری ئەو کێشە و گرفتەیە ئەگەڕێ. مانە ئەبێ ئەو خێزانانی کە خێزانێکی فراوانن بەڕاستی شێواز و مامەڵێکی تەندروست و باشتر بکەن، بەڵام ئەم ژن و پیاوە هەوڵ بن قبولی دەستوەردان نەکەن، چونکە دەستوەردان بەڕاستی کێشە خێزانیەکان ئاڵۆزەکە، گرفتەکان زیاترەکە، بەڵکو هەوڵی ئەوە بن خۆیان کێشەکانیان چارەسەرکەن. ئەگەر هەر بە خۆیان چارەسەر نەبوو، چۆن ئێمەکە نەخۆشە بین ئەچین بۆ لای دکتۆرێکی شارەزا و پسپۆڕ بە پێی سروشتی نەخۆشیەکەمان، با بچین بۆ لای کەسێکی ڕاوێژکاری خێزانی، کەسێکی باش، کەسی قەومتمانەمان پێیەتی تا بتوانێ هاوکارمان بێ لە چارەسەری کێشەکانە. مامۆستا یان ئەگەر بکەینە کۆتا پرسیار،
جێبەجێکردنی سنەتەکانی پێغەمبەری عەزیزمان صلی الله عليه وسلم و ئەو ڕێنمای و پەروەردە جوانەی کە ئاینی پیرۆزی ئیسلام پێمانە بەخشێت تا چەند کلیلێکی گەورە ئەبێت بۆ بەدیهێنانی ئاسوودەی بەختەوەری خێزان. وەک ئاماژەم پێکرد ینی خاڵی سەرەکی لە ئاسوودەی و بەختەوەری خێزانیە پابندبوونە بە دینەوە بەوا تافراوانەکەی. واگەر ئێمە بابەتێکمان هەیە زۆر گرنگە بزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چۆن مامەڵەی لەگەڵ هاوسەرەکانی کردووە کە پرسیارەکەن لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام من ئەحەب الناس ئیلەیک، کێ خۆشەویستترین کەسە بەلاتەوە؟ دەڵێ عائیشە. لێرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وزارشتی لە خۆشەویستی خۆی لەناو ئەو هەموو سەحابە ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی و ئەوانی تری تایە. ئەڵێ عائیشە. ئەی لە نێو پیاوانە ئەڵێ ئەبووها خەزووری، ئەڵێ باوکی. اینجا ئەڵێ عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ. مانایە بەڕاستی پێویستەکە ئێمە کە پابند ئەبین بە سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زیاتر ئاسوودە ئەبین و ئەتوانین چارەسەری کێشە خێزانیەکانمان بکەین. تەماشاکەین لە سنەت و سیرەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نمونە و بەڵگەی زۆر جوانمان هەیە. خاڵێک کە زۆر گرنگە لەم بوارەدا ئێمە گە تەماشای سیرەی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وەسەلام ڕاوێژی باشی بە خێزانەکانی کردووە. یەکەم جار کە وحی بۆ پێغەمبەری خوا دێ عەلەیهی سەڵات وەسەلام لە ئەشکەوتی حەڕە کە ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە پێغەمبەری خوا بێتاقەتە ماندووە لێ زەممیلونی دامپۆشن. بەڵام کێ هاوکار و پشتیوانێتی لەو قۆناغەدا؟ ئەبینی خات و خەدیجە خوای لێ ڕازی بێ ڕوەکاتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کۆمەڵێک وتەی زۆر جوان و شیرین ئەڵێ هەرگیز خوای گەورە زەلیلت ناکە، تۆ کەسێکی سیلێ ڕەحم جێبەجێ ئەەکەی، یارمەتی فەقیر و هەژار و نەدارەکان ئەدەی. کۆمەڵێک دەستەواژەی جوان ئەڵێ بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا ئاسوودە ئەبێ، بەختەوەرە بێ، باری گران و ناڕەحەتیەکانی سووکە بێ. بۆیە بەڕاستی ژن و پیاو ئەگەر پابند بین بە سنەتەوە ئەوەیە کە هەوڵی ئەوە بین ئێمە ئەرکی سەرشانی یەکتری سووکەین. خاتوونەکان بەتایبەت ئەگەر بینی پیاوەکە تووشی نەداری بووە، تووشی قەرزاری بووە، تووشی کێشەیەک بووە، ئەبێت لە قۆناغی کێشە و قەیرانەکاندا خاتوونەکان پشتیوانی باشی مێردەکانیان بن. بە پێچەوانەوە هەموو پیاوان کە خێزانەکە و لە حاڵەتی نەخۆشیە، لە حاڵەتی کێشە و گرفتێکی خێزانیدا ئەبێ ئەم پیاوانە بەڕاستی پشتیوانێکی باشی خاتوونەکانیان بن. بەمە ئاسوودەی ڕاستەقینە دروستە بێت لە ژیانی ئینساندا. زۆر سپاس دەکەین ڕێز مامۆستا یاسین زەنگەنە ڕاوێژکاری خێزانیە خوا بەخێر بێ. ساڵتەکەی مامۆستا دووبارە سەرکەوتوو بن، پایەدار بن.